بۆیە زۆر جار بانخوازان لەبەری ئەوەی خەڵکی بانگ بکەن بۆ لای پەروەردگار بانگەکەن بۆ لای خۆیان نمونەیان وەکو چی وایە خوا پەنامان بە نمونەیان وەکو چی وایە کەسێک چرایەکی بەدەستەوەیە زۆر گوێم بۆ بگرن ئازەکان کەسێک چرایەکی بەدەستەوەیە لە شەوە زەنگێکی تاریکە گڵۆپێک لایتێکی بەدەستەوەیە لە شەوە زەنگێکی تاریکە بەڵام لایتەکەی خسۆتە پشتی خۆی لە پشت لە بەردەم چیایە لایتەکایە خەڵکی ڕووناکی ئەبینن نەخێر کەواتە خودی خۆی بۆتە هۆکارێک ڕێگرێک لەوەی کە خەڵکی ڕووناکیەکە نەبینن ئەی خۆشی بینن خۆشی نابینن چونکە تاریکە بەڵام ئەگەر ئەو گڵۆپە بێنێتە بەردەمی خۆی خەڵکی ڕووناکی ئەبینن یان نایبینن ئەیبینن ئەی خودی خۆشی ئەبینن یان نا خودی خۆشی ئەبینن ئەگەر بتەوێ بە خوای گەورە محەبەتی تۆ بخاتە دڵی خەڵکیەوە واز لە خۆت بێنە خۆت بخەرە دوای پەیامەکەوە ئەم چرایە ئەو گڵۆپە ئەو لایتە پەیامەکە بخەرە بەردەمی خۆت اینجا خەڵکی بانکە بۆ لای ئەو پەیامە ڕووناکە کاتێ بانگ هێشکردن بۆ لای ڕووناکیەکە ئەو کاتە تۆش بینن زەرر ناکەی بەڵام پەیامەکەت خستە دوای خۆتەوە ئەو کاتە نە تۆ ئەبینن نە پەیامەکەش ئەبینن